ساڵانە لە بەرواری 1/7 بۆ بەرواری 1/9 شووی فەرمی مامۆستایانە لە هەرێمی کوردستاندا لە 1/9 بەپێی ئەو خشتەیی کە وەزارەتی پەروەردە ئامادەی دەکا پێویستە مامۆستایان پەیوەندی بە خوێندنگەکانیان بکەنەوە بۆکو دەستپێکێ بۆ ساڵی نوێی خوێندن. ئەمڕۆ لە هەموو خوێندنگەکانی هەرێمی کوردستاندا مامۆستایان پەیوەندیان بە خوێندنگەکانی خۆیانەوە کردووە وەکو خۆیان دەڵێن مباشەڕەیان کردووە. ئەم مباشەڕەیە بۆ چییە؟ وەکو دەستپێکێک یاخود ئامادەکاریەک بۆ دیاریکردنی خشتەی ساڵی نوێی خوێندن بۆ هەروەها بۆ ئەوەی بزانڕێ بۆ ئەم ساڵی خوێندن لە هەر خوێندنگەیەکا پێویستیان بە چەند مامۆستایە یاخود چوانەیەک هەیە کە مامۆستای پێویستیان نییە نەقسیان هەیە یاخود زیادیان هەیە. ئەم ئامادەکاریانە دەکرێت پێویستە لە بەرواری 1/9دا مامۆستایان پەیوەندی بکەنەوە با خوێندنگەکانیانەوە تاوەکو ئامادەکاریەکان تەواو بکرێت بۆ ساڵی نوێی خوێندن سەبارەت بە دەستپێکی پرۆسەی خوێندن بە گشتی واتە ئەو بەروارەی کە قوتابیان دەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن جارێ بۆ ئەم ساڵ بە تەواوەتی دیار نییە کە لەکەیدا دەگەڕێنەوە ساڵانی پێش و لە دوای 15ەوە یاخود لە دوای 20ەوە ئەم پرۆسەیە دەستی پێدەکردەوە بەڵام جارێک لە ئەم ساڵدا دیار نییە کە بە تەواوەتی کەی قوتابیان دەچنە هۆڵەکانی خوێندن و هەروەها پرۆسەی خوێندنی ئاسایی لە خوێندنگەکانی هەرێمی کوردستاندا دەست پێ دەکا. بەڵام ئەوەندەی هەیە ئەمڕۆدا لە هەموو خوێندنگەکانی هەرێمی کوردستان مامۆستایان پەیوەندیان بە خوێندنگەکانیانەوە کردووە وەکو مباشەڕەیەک یاخود وەکو دەستپێکێک بۆ ساڵی نوێی خوێندن. بەڵام وەکو ئاماژەم پێدا تاوەکو ئێستا دیار نییە کە کەی پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە. دیارە ساڵانە لە بەرواری 1/7 تا 1/9 پشووی فەرمی مامۆسایانە لە 1/9ەوە وەکو ئەوەی کە لە خشتەی وەزارەتی پەروەردەدا دیاریکراوە مامۆسایان پەیوەندی بە خوێندنگەکانیان دەکەنەوە بۆکو سەرەتایەک و دەستپێکێ بۆ ساڵی نوێی خوێندن و لە دوای ئەوە دیاری دەکرێت کە لە کەیدا دەوامی فەرمی خوێندنگەکان دەست پێ دەکات و هەروەها قوتابیان دەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن.